ئاگری هێرشە دەستدرێژیکارەکانی ئێرانە بۆ سەر هەرێمی کوردستان. لە ماوەی 40 ڕۆژی جەنگەوە تا ئێستا ڕژێمی ئێران بە درۆن و موشک هێرش دەکاتە سەر هەرێم. ئەم هێرشانە تەنها بۆ سەرژیانی ئەندامانی حیزبە کوردەکان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان نین، بەڵکو وێرانکاریی گەورەی ژینگەیی بە دوای خۆی داهێناوە. شارەزایانی ژینگە هۆشداری دەدەن لەوەی کاریگەری ئەم وێرانکاریە لە داهاتوودا لەسەر خاک و ئاو و هەوای هەرێم زیاتر دەردەکەوێت. سووتان کاریگەری زۆر گەورەی هەیە بۆ سەر خاک، بۆ سەر هەوا، بۆ سەر کەم ئاوی و بۆ بڵاوبوونەوەی نەخۆشەکانی ژیانی. ئێمە ئازانی زۆربینەی ئەو سووتانانەی کە لە جیهانە ڕوئەیە خۆ بەس بەتەنیا سووتانی ناوچەی سەوزایی نییە. ئیکۆسیستم تێکەچێت، ئەوەی کە پێوتێ فرەزیندەی لە ناوەچێت، ئێتۆ خواردنەکە و سووڕی ژیانی من پابندە بە فرەزیندەیەکانەوە کە لەو زەویە هەیە، لەو ناوچە سەوزاییە هەیە، لەو دارستانەیە هەیە. ئەوانیش بەشێکن لە ئێمە، یەک سووڕی تەواو کەرین کاتێک کە ئەوانە نامێنن کاریگەریە کاتە سەر ئێمە. بەشێکی زۆری هێرشەکان کە بۆ سەر کێو و سەوزاییەکان بوون دەیانداری بە تەمەن و ئاژەڵ و ڕووبەری کشت و کاڵی سووتاندووە. بەڕای چاودێرێکی سیاسیش ئامانجی ئێران وێرانکاری خاک و ژینگەی هەرێمە لە سەرووی ژیانی هاوڵاتیانەوە و هێرشەکان نەفەسێکی دوژمنکارانەیان هەیە بۆ سەر خاکی هەرێم. ژینگە و خاکی هەرێمی کوردستان بۆیە ئەکرێتە ئامانج لەبەرەوەی مەسجە بۆ ئێمە کە ئەگەر لەوەی لەناو شارەکان ئەدرێ، لە ناو بارگای عسکەری حکوومەتی هەرێمە درێ، لە ناو بارگای سەربازی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەدرێ، لە ناو بارگاکانی یەکێتی و پارتی و هێزەکانیان ئەدرێ، ئاماژەیە بۆ ئەوەی کەس پارێزراو نییە و ئێمە هەر کاتێک هەر شوێنێکمان بوێ جگەل لە ژینگەی کوردستان، جگەل لە خاکواوی کوردستان، ئەتوانین خەڵکی کوردستان، ئەتوانین ناوەندە سەربازی و یاسایەکانی کوردستانیش بکەینە ئامانج. بەشێک لە ڕێکخراوە ژینگەیەکان دەڵێن سەدان و هەزاران دۆنم لە خاکی هەرێم بەو هۆیەوە سوتاون. جەنگەکان لە خۆناغەکان دەست پێ بکەن و لە خۆناغی کۆتایی پێبێن، بەڵام لێکەوتەی تێکچوونی ئەم ژینگەیە لەسەر ئەم هەساری ئێمە هەڕەشەیەکی دەمدرێژە، هەڕەشەیەکی دەتوانم بڵێم لێکەوتەکانی بە سەدان ساڵ دەمێنەوە لەسەر دەبن بە هەڕەشە لەسەر مرۆڤایەتی. و لە هەمووشی مەترسیداتر ئەوەیە ئەو ئامارێکە لەبەر دەستماندا هەیە دەوڵەتی کۆماری ئێران چەکی فسفۆری سپی بەکارهێناوە کەمە کاریگەرێکی زۆر مەترسیداری لەسەر ژینگەی ناوچەکە هەیە. دەتوانم بڵێم کاریگەریەکان و یان لێکەوتەکانی بە سەدان ساڵ ئەمێنێتەوە. بەشێک لە ئاگرەکان دەیان کیلۆمەتر لە ئاوەدانی و شوێنی نیشتەجێبوون و بارگای حیزبەکانەوە دوورن. بەو پێش بێت هێرشەکان بە شێوەی هەڕەمەکین و بە مەترسی و دەستدرێژی بێپاساو بۆ سەرخاکی هەرێمی کوردستان دادەنرێن. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.